ساڵتان لێبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک هاوکێشە و گۆڕانکاری سیاسی و تەندروستی و ئابووری لەسەر ئاستی جیهان و عێراق و ناوچەکە و تەنانەت هەرێمی کوردستانیش هاتنە پێشەوە. ئاخۆ درێژبوونەوەی کاریگەریە ئابووری و سیاسەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بەریتانیا و ئەمریکا و لەسەر ئاستی جیهان و هاوکات لە عێراقیش تا چەند کاریگەری سیاسیان درێژ دەبێتەوە. هاوکات کێشە و ململانەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئەو پێشهاتە سیاسی و سەربازیانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق لە چەند ڕۆژی ڕابردوودا هاتنە ئاراوە کاریگەریەکانیان تا چەند درێژ دەبێتەوە لەسەر کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. بۆ میوانداری ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر لاوەر عەلاءالدین سەرۆکی پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە دەکەم. سڵاوت لەبێ کاک دکتۆرم، کاتت باش. ئەو هاوکێشە سیاسیانەی کە لەسەر ئاستی جیهان لە چەند ڕۆژی ڕابردوودا گۆڕانکاری نوێن هێنای ئاراوە چی بوون و تا چەند کاریگەریان لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراقەیە؟ سپاس بۆ ئێوەش. ئەمە لە تەمەنی ئێمەدا هاوکێشەی جیهانی و دینامیەکانی هێز دیومانە کە زۆر گۆڕانکاریان بەسەر هاتووە. ماوەی دەیان ساڵ بوو گۆمێک بوو نەدەشلەقا کە شلەقا بزوتنەوە و جوولەی زۆر بەخۆی بە دوای خۆی داهێنا. لە وەختێک کە دوو زلهێز بوون بە یەک زلهێز لە ناوچەی ئێمە لە دەور و پشتی ئێمە گۆڕانکاری گەورە ڕووی داوە. هێزی ئیقلیمی سەریان هەڵداوە و خاوەن مبادرەنە و ئەجندای خۆیان هەیە و توانیویانە چارەنووسی خۆیان و ئەو دەوڵەتە بچووکانە و خەڵکەکانی دەوروبەر هەمووی بەخۆیانەوە بەستنەوە و دیسان کاریان لەسەر بکەن. جاگەر ملاحەزە بکەی لەو 30 ساڵی ڕابردوودا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناناسرێتەوە لەوەی کە گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە دیوە، هەمووشی باش نەبووە، بەڵام بە نسبەتی ئێمەوە هەندێکی دەرفەتی لەگەڵ خۆیاناوە. ئەو گۆمارە بە شلەقاوی ماوەتەوە، جارێک شوێنی خۆی نەگرتیتەوە و لە ئایندەشدا زیاتریش دەشلەقێ و دەرفەتی نوێ و هەڕەشەی نوێژ لەگەڵ خۆی دێنی. بەڵام لە ئاستی جیهاندا چاوەکان هەموو بڕاونەتە سەر زلهێزی جیهانی یەکەم کە ئەمریکایە هەر گۆڕانکاریەک لە سیاسەتی ئەوێ لە دینامێتی هێزە ناوە و کە ڕوودەدا کاریگەری لەسەر هەموو دنیا دەبێت. بەڵام لە هەمان کادا لە شوێنی تری دنیاش لە چین، لە رووسیا، لە هیندستان، لە ئەوروپا گۆڕانکاری گەورە ڕوویان داوە. جا بۆی ئەوەی ئێستا ئێمە دووچاری بووینەوە لەو ماوەی چەند هەفتە و چەند مانگ و برێ چەند ساڵدا ئەو کاریگەریانن کە گۆڕانکاری بنەڕەتی لە سیاسەتی زلهێز ڕویان داوە و بەرەنگاربوونەوەی ئەو زلهێزش لەگەڵ کۆمەڵێک هێزی ئیقلیمی نەک هەر تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنی تریش هێزی نوێ هەنا ڕوبەڕووی ئەمریکا دەبنەوە و هەر یەکەش بە نوعێکی تر سیر ڕەچاوی بەرژەوەندەکانی دەکا و تەحەدای گۆڕانکاری نوێیەکانیان حتا سیاسەتی ئەمریکا دەکا. جاستایش ئەمە پێویستیمان بەوەیە زۆر لە نزیکەوە ئەو ڕووداوانە بخوێنینەوە، بزانین ئایا ئایندەی ئێمە بەرەو کوێیە و دەرفەت و هەڕەشەکانیشمان لە بەردەمدا چین. زۆر باشە. کەواتە هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی هاوکێشەکانەوە. پێتان وایە دەرفەتی باش دێتە پێشەوە بۆ هەرێمی کوردستان؟ بێگومان لەگەر شلەقانی گۆمەکە لە چەرخی جیاوازدا دەرفەتی یەکجار گەورە هاتنە بەردەم هەرێمی کوردستان، بەردەم کورد و کوردستان بە بیلەتەکان جیاوازەکانیشەوە. لە زۆریاندا ئێمە یا ئامادە بووین و یان بە هیمەت و هاوکاری هاوپەیمانە نێودەوڵەتیەکانمان دەستکەوتی گەورەمان هەبوو، قۆناغی گەورەمان بڕی، محەتەی وا گەورە بوو کە نایە لێ بگەڕێنەوە دواوە. لە هەمان کاتیشدا لەبەرەوەی لە هەناودا بۆ خۆمان یەک نەبووین، هێزی هەناویمان زۆر پتە نەبوو، نەمانتوانی هەموو دەرفەتێکی کە قۆستبانەوە بیپارێزین، دەستکەوتەکان پارێزین، ویان دەرفەتی نوێش کە هاتنە ئاراوە ڕەنگە نەمانتوانی بە پێی پێویست بیان خۆزینەوە. ئەوەی کە لە ئایندەشدا دێتە بەردەممان بە هەمان شێوە دەبێت. دەرفەتی یەکجار گەورە لە بەردەممانە، چونکە عێراق هێشتا لە لەرزۆشیەکەی و لە شلەقانەکەی جێگیر نەبووە، دینامێتێکی زۆر زیندوی تێدایە کە گۆڕانکاری گەورەی پێوەیە. خۆشیان کارکتەرەکانی ناو عێراق و خودی دینامێتی ناو عێراق بەشێکە لەو ململانەیە کە ڕوودەدا لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بینی ئەو هێزە ئیقلیمیانە لەگەر هێزی نێودەوڵەتی. ئەو جە لە ئاستی نێودەوڵەتیشدا
شلەقانی گەورەیە. جا بۆیە ئێمە بەشێکی دانەبراوین لەو میکانیزم و هاوکێشانە. لێرەدا ئێمەش توانای دەست پێشکەریمان لە بواری خۆمانەیە، توانای هاوپەیمانیتیمان هەیە لەگەڵ خەڵکی تر، بەڵام لە هەمان کاتیش ئەگەر وریا نەبین و بە حکمت نەیکەن زۆر بە ئاسانتر لە خەڵکی تر ئێمە دەبین بە قوربانی. وەکو ماسی بچووک زۆر جار هەیە کە خۆت دەتوانی هاوکێشەی مەیدانی لۆکاڵی لە دەور و پشتی خۆت بگۆڕی، هاوپەیمانی گەورە ببەستی، ئەتوانی کە ڕوتی ڕوودا و بەنەوەیەک بسوڕێنی. بەڵام لە یاریە گەورەکەدا، لە یاری نێوان یاریکەرە گەورەکاندا دەبێت زۆر وریابین، چونکە یەکەم لایانی کە دەبێت بە قوربانی ئەو هێزە بچووکانە بەکاردێنرە گەورەکانی کرد. کەواتە مەوێ بپرسم لە پێکدادانی بەرژەوەندەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر ئاستی عێراق هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی هاوکێشەکەەوە بە دیاریکراوی مەبەستمە تەرکیز کەمە سەر ئەو ڕووداوی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەولێر ڕوویدا بەکەوتنە خوارەوەی چەند موشکێک لە چەند گەڕێکی هەولێر و هاوکات نزیک لە فڕۆکەخانەی هەولێر. ئەمە تا چەند پەیوەندی بە بەریەکەوتن و پێکدادانی بەرژەوەندەکانی نێوان ئەمریکا و ئێرانە لە عێراق؟ گومانی تێدا نییە بەشێکی دانەبراوە لەو ململانە و پێکدادانانە. ئێمە پێویستمان بەوەیە کە سەیری ڕسمە گەورەکە بکەین، لە یاریە گەورەکەی هێزەکان تێبگەین. ئەو وەختە دەزانین ئێمە لە کوێی هاوکێشەکانداین. ئێمە ئەگەر سەیری ڕسمە گەورەکە بکەین، نەماشارەکەین یاریەکە زۆر گەورەترە لە ئێمە، زۆر گەورەترە لەوەی کە ئێمە بەرەو ڕووی تەنها چەند هێزێکی چەکداری تێک دەربینەوە واش بزانین چارەسەرەکەی لە دەستی ئەو خەڵکانەیە کە لە دەور و پشتمانن، چونکە کلیلی چارەسەرەکان دەگەڕێتەوە بۆ ئەو هێزە جوولێنەرانەی کە دەکا ئێران و ئەمریکا و بگرە هێزە ئەقلیمیەکانی تر. ئەو ڕووداوەی هەولێر ئەو موشەکە وەکو موشەکەکانی تری کە لە بەغدا و لە شوێنی تر بە ئەمریکیەکان دەکەوتن ئامانجی سەرەکیەکەی ئەمریکا بوو، بەڵام پەیامی بۆ ئێمەشی تێدا بوو ڕووداوەکەش زیاتر سیاسی بوو وەک لەوەی ئەمنی بێ. ینی زەرەکانی ڕاستی هەرێمی کوردستان کراوە لە ڕێی ئەو ڕووداوە چییە؟ جارێ پەیامە گەورەکەی ئەمریکا بزانین چییە؟ ئەویژەوەیە ئێران بە سەردەمی هاتنی و بایدن حەزەکە بزانی ئایا چۆن نەتوانی فشارێکی زێدە بخاتە سەر ئیدارەی ئەمریکی نوێ بۆ ئەوەی ئەولەویەت بدەنە ئەو کێشانەی یان ئەو فایلەی کە بینی ئێران و ئەمریکا هەیە، جا علاقەی هەبێ بە ئابلۆقەکان کە هەڵبگیرێ، یان علاقەی بە کێشەی نووەوی بڵین ئەتۆمی هەبێ. ئێران دەیەوێت زەختێک بکە، بایدن وا لێ بکە کە ئاوڕێکی خێراتر بداتەوە لە مەلەفی ئێرانی، چونکە بایدن بە تەمانیە وازوو دەست لەو مەلەفەدا هەتا زەمینە سازیی باشی بۆ دەکا، لەو بینەشدا ئێران زەرەر دەکا، توانای چاوەڕێکردنی نییە. جا لەو چێوەیەدا ئێران چاوەڕوان کراوە بوو کەەوە دەست پێشکەری بکە، هەندێک شت بڕوژێنێت، تەشقەڵە بکە لەڕێی بەڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ پێشتریش کردوێتی بۆ ئەوەی کە ئەو مەلەفە بجوولێنی. بەڵام ئێمە وەکو کوردستان کە ئێمەش پێگەیکی استراتیژیمانەیە، گۆڕەپانی پشتماڵی ئێران دەکا باقی عێراق و کوردستان و سووریا و ئەو منتقەیە، ئەگەر ڕووداوێک ببێ، ئەگەر بڵێن وروژاندنی جوولە و تشقەڵە هەبێ لەگەر ئەمریکا دەبێت لەو ناوچەیە بێ. جا بەنسبەتی ئێمە بەشێکین لەبەرەوەی جوگرافیەن یان سیاسی و ئەمنیەن، ئێمە زۆر شتی تێکاڵاومان هەیە یان ئاڵۆز تێکەڵکێشامان هەیە لەگەر هەموو هێزە هاوپەیمانیەکان. بەڵام پەیامی بۆ کوردستانیژەوەیە کە لە هەتا ئێستاش دیوی ئێران دڵنیانیە لەوەی کە ئایا هەرێمێکی ئازادی کراوەی وەکو کوردستان کە هەموو بڵێن لایەنی شەق و غەرب تێیدا بە ئازادی بۆ بەرهێنان دەکا، بزنس دەکا، هاتوچوو دەکا، هاوپەیمانی گرنگی عسکەریمانن لە دژی داعش. ئەوان مەترسیانەوەی ڕۆژێک ڕۆژان هاوکاریکردنی کوردستان لەگەر هاوپەیمانەکان ببتە سەرچاوی هەڕەشە لە ئێران. و پێشتریش مێژووی ئەومان لەگەر ئێران هەیە کە لە بەغدا حەزیان دەکرد دەنجیان بۆ بدرێ بۆ دەرکردنی هێزە ئەمریکیەکان لایەنی کوردی نەیدا، و لە زۆر بوارەوە ئەمریکیەکان کوردستان بە شوێنێکی حەوانەوەی باشتر و سەلامەتر دەزانن، زۆربەیان ڕوولێرە دەکەن، وجودی عسکەریان زۆرەجا یاری مخابراتی و یاری عسکەری و یاری سیاسی وا دەگەێنێکەوە ئێران پەیام دەدا بە کوردستان بەوەی کە نەوەکە لە کاتی ململانێدا لایەنگیر بێ و پاڵ بداتە دیوی ئەمریکی
بە هەمان کاتیشدا ئێمەش دەبێ ئەو پەیامەمان هەبی بۆ ئەمریکا و بۆ ئێران بۆ هەردووچیان کەەوە ئێمە نەکەن بە قوربانی ململانەکانیان کوردستان دەتوانێت نەبێتە تەرەف دەتوانێت خۆی بپارێزێ بەڵام بە مەرجێک ئەو نوع ساروخ و موشەکانەی بۆ نەنێرن بنکۆڵی نەکەن سیستمی حکوڕانەکەی بنکۆڵ نەکەن ئەو شتەی لەگەڵ نەکەن کە لەگەر عێراق کردیانە هەژمونی بڕیاردانی سیاسی و حکومڕانیەکەی بەغدا چۆن بوو بە شێشی دانەبراو لە منزومەی ئێرانی کوردستان جوالێ نەکرد بۆچی تا ئێستا نەیتوانیوە ئەو پەیامەی کە پێویستە و جەنابەت ئاماژەی پێدەکەی نەیتوانیوە ئەو پەیامە بگەێنێتە هەردوو تەرەفی کێشەکە کوردستان و سەرکردەکانی بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە هەمویان ئەو پەیامیان گەیاندووە لە هەموو مناسبەیەکی داخراو یا کراوەدا پەیامیان گەیاندووە بەڵام گەیاندنی پەیام ئەوە نییە کە بە دوو قسە پەیان دەڵێ ئەوان لە ڕووی کردارەوە کێشەی ململانیان هەیە لەگەر ئەمریکا و چۆن ئەوان توانیویانە لە عێراق لە دەور پشتمان هەموو ئەو لایەنانە بجوولێنن کە بەنەتیجە سەر بەخۆیانن کە پێیان دەڵێن پرۆکسی کە پێیان دەڵێن بە وەکالەت سەر بە ئەوانن گروپەکانی حەشتی شعبیە خەڵکی ترە هێزی ترن سیاست مەدارن ئەوانەیان کە چۆن جولاندووە و لە کوردستانیشدا حەز دەکەن تەحالفەکەیان وابێ کەوا لە بەرژەوەندی ئەوانێ مەکار بکەین هاوکاریان بن لە دەرکردنی هێزی ئەمریکی یان دەرگا کەمتر بەڕووی غەرب بکرێتەوە بەڵام ئەمە معنایەوە نییە دەستیان دەکەوێت بەس بۆیە زەختیش لێ دەکەن پەیامیشیان پێ بڵێ ئەوان زەختی خۆیان هەردەکەن چونکە دەزانن بۆ دەیکەن لە دیوەکەی دیشەوە ببوورە لە دیوەکەی هاوسەنگ ببوورە پستمەوەشت پێ بڵێ مەمار بە باسی ئێران نەکەین بە دیوەکەی دیشەوە خۆ ئەمریکاش هەمان شێوە ئەمریکا وەختێک بڕیار دەدا کە لەگەر ئێران چی بکە پرسیاری بە کورد نەکردووە ڕۆژێک نایە بپرسی لە عراقیەکان بنیان کوردستانیەکان بڵێ ئێمە چی بکەین بە لەگەڵ ئێران ئەوان یەکسەر من لە سیاستیانێک کە دای دەڕێژن ئێمە وەکو ئەگەر هاوپەیمانیشیان بین تەنانەت هاوپەیمانە گەورەکانی تری ڕۆژهەڵاتی ناوڕاستیش زۆر جار پرسیان پێ ناکرێت بۆیە ئەمە حەقی ئەومان هەیە بە ئەمریکاش بڵین ئێمە تێوە نەگڵێنن ئەگەر ناشتوانن بما پارێزن با ئەوەش نەکەن کە ئێمە معرەز بین بەرامبەر ئێرانیش چونکە ئەمریکا ئەگەر خۆی دەتوانێت بپارێزێ معنایەوە نیە هاوپەیمانەکانیش دەتوانێت پارێزێ بۆیە ئێمە ڕووی پەیاممان ڕووی کرداریشمان ڕووی سیاستمان دەبی لە هەردووچیان بێ چونکە ببین بە تەرەف ئێمە زەرەر دەکەین و هەردووچیان بە هەمان شێوە سیرکەین چونکە ئێران بۆ ئێمە گەلێک مهمە ئەمریکاش بۆ ئێمە گەلێک مهمە معنای بەڵام ئەو معنایەوە نییە دەبێت بێ تەرەف هەڵبژێری لە بینیان حەزەکەین کە ئەمریکا و ئێران هەردووچیان حاڵەتێک بڕەخسێنن کە کورد مەجبور نەبێت کەسیان هەڵبژێرێ ئێمەش دەبێت شوا بکەین کەسیان هەڵبژێرن چۆن ئەو هاوسەنگیە بپارێزێ یان دروستی بکات ببورە وتم سەرکردایەتی سیاسی کورد دەتوانێت ئەو هاوسەنگی کە جەنابەت داوای دەکەی ڕای بگرێت و دروستی بکات ئەگەر دەتوانێت چۆن بیکە لە هین بڵین قیادەی سیاسی کوردی بەگشتی هەتا ئێستا سەرکەوتوو بووە لەوەی ئەو پارسەنگە ڕابگرێت ئەگەر بەگشتی باسی بکەیت چونکە سەیری کە هەتا ئێران هێناوە هەتا ئێستا کوردستان هەرێمی کوردستان توانیوێتی خۆی پارێزی وەکو باقی عێراقی لێنەیە و پەیوەندیەکانی لەگەر ئەمریکای لە گەشەسەندندایە ئەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان کەوتە بەر هەڕەشەی هێرشی داعش و خەریک بوو پایتەخت بگرن ئەمریکا هات بە هانامانەوە لە هاوپەیمانە نێودەوڵەتیەکان هاتن بۆ هاتن چونکە ئەو پەیوەندی بەهێز بووە ئەو هاوپەیمانی هەبووە ئەو علاقەیە بە چاچی پارێزراوە بە پارسەنگێکی جوانە و لە هەمان کاتیش ئێران هەتا ڕادەیەکی زۆریش دڵنەوایی هەیە کە لە کوردستان جیرانی باشن نەبوونەتە سەرچاوی ڕەشە بۆیان لە ڕووی ئەمنیەوە جیرانی چاکن و لە ڕووی اقتصادیشەوە ئێمە کڕیارێکی یەکجار گەورەین بۆ ئێران ئەو شتومەکەی لە ئێرانەوە دێ لە ڕووی تجاری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی کوردستان توانیوێتی لەگەر هەردووچیان پەیوەندی هەبی خۆشی لە هەڕەشەی هەردووکان بپارێزی بەڵام کاتێک کە ئێران موشەچێک وەدەکا موشەچێک بگاتە ئێمایان بۆ خۆ ڕاستەخۆ جاری پێشوناردی لە ئەمریکای گرت دەبێت حسابی وە بکە زۆر بە زیادەوە نەیکات چونکە زەرەر زیانی ئێمە زیانی خۆشی دەگەێنێ زۆر باشە ئەمەوێ باسی یەکێکتر لەو دەوڵەتانە بکەم کە لە ناوچەکەیە کاریگەریەکی گەورەی هەیە ئێستا بە قوڵایی چەندین کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە کە تورکیایە پێتان وایە
تورکیاش ژمارەی گەورە بێت لە هاوکێشەکان و ئەبەوێ بۆ چوونت بە وردی بزانم لەسەرەوەی کاریگەری هاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان لە دوورمەودایە چیە بێت؟ نسبەتی ئەمریکا وڵاتێکی یەکجار مهمە، گرنگیەکەی زۆر استراتیژیتر لەوەی خەڵکە سەوریەکە. جارێ لە هەناودا لەگەر ئەوروپا لە ڕووی اقتصادی و سیاسیەوە تێکەڵە، بەڵام لەویش گرنگتر جیرانێکی مهمی رووسیا و ئێرانە کە لە کۆنەوە موشەکی ئەتۆمیشیان لەوێ دانابووە کە بەڕووی سۆڤێت دەکرایەوە. لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی گاز و دەوت و هاتو دیارە دکتۆر دلاوەر لەگەڵ ئێمە نەماوە، هاوڕێیانم هەوڵەدەن کە ئەو کێشەی کە هەیە چارەسەری بکەن. دکتۆر دلاوەر لە درێژەی ئەو چەند خولەکەی کە گفتوگۆمان کرد پێی وابوو ئەوەی کە پێویستە و ضروریە بۆ سەرکردایەتی سیاسی و بۆ هەرێمی کوردستان بەگشتی دروستکردن و پاراستنی ئەو هاوسەنگەیە کە تا ئێستا لە نێوان بەرژەوەندیەکانی خۆی و ئەمریکا و ئێراندا ڕایگرت و هەڵبەت ئەو پێشی وا بۆ هەرێمی کوردستان هەتا زیاتر بە پاراستنی ئەو بەرژەوەندیەوە سەرقاڵ بێت بۆ ئایندەی خۆی لە دوورمەودادا باشتر دەبێت. هاوکات بە وردی باسی پێکدادانی بەرژەوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق کرد. ئەگەر دکتۆر لەگەڵم بەردەوام بێت هێشتا وا بزانم کێشەکە چارەسەر نەبووە. من ویستم بزانم کە کاریگەریە دوورمەوداکانی هاتنی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان بزانم حتما تورکیا یەکێک دەبێت لەو وڵاتانەی کە لە دوورمەودایە کاریگەری گەورەی دەبێ. کاک دکتۆر ئێستا لەگەڵمی ئەگەر بەردەوام بیت سوپاس دەکەم. بەڵێ فەرموو کوێتان لێمە بێستا؟ بەڵێ بەڵێ گوێم لێتە فەرموو. بەردەوام بم؟ بەڵێ باسیەوەمان دەکرد کە تورکیا بە نسبەتی ئەمریکا وڵاتێکی زۆر گرنگە لە ڕووی جیۆسیاسیەوە، لە ڕووی اقتصادیەوە لەگەر هاوپەیمانە ئەوروپیەکانیەوە و شوێنێکیشە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەیارە تەقلیدی استراتیجیەکانی پێشوویان هەردەکە رووسیا و ئێران و بگرێستا هەتا چینیش. بەڵام پەیوەندیان گرژێکی تێکەوتووە لەو نێوەدا بە هۆکاری جیاواز بووە، بە هۆی سیاسەتی یان ڕێڕەوی سیاسەتی تورکیا بووە. ئەوە معناوە نییە دەیانکا بە دوژمن، معناوە نییە دەبنە نەیارێکی استراتیجی. ئەمە گرژیە لە پەیوەندی و ئیمکانێتی وەرجێڕانی ئاراستەکەی هەیە. بە نسبەتی ئێمەشەوە تورکیا لە ڕووی استراتیجی و لە ڕووی جوگرافیە و لە ڕووی تیجارەتەوە لە ڕووی ناردنەدەرەوەی وزەوە بۆ کوردستان یەکجار گرنگە. جیرانێکە کە ناتوانانی هەروەکو چۆن ئێران ناتوانانی بەبێ ئەو هەڵکەی تورکیاش لە هەمان شێوە. بەڵام لە ئێستادا تورکیا لە ناوە خۆیدا مشکلەی هەیە، کێشەی هەیە لەگەر میلەتەکەی، لەگەر کوردەکەی ناوە، لەگەر پێکاتەی تری ناو تورکیا کێشەی حکومڕانی هەیە، شەڕێک هەیە لە بینی دەوڵەتی کوردی و لە بینی بزوتنەوەی کوردی بڵین لەگەر پەکەکە. جا ئەو کێشانەی ناوەچی کە بۆ گەیشتە ئاستی شەڕ و پێکدادان ئێستا ڕژاوەتە ئەو دیوی سنوورەوە هاتوۆتە دیوی ئێمەشەوە و دیوی سووریا و ڕەنگە شوێری تریش. جا ئەو کێشانەی کە لە ناو هەناوی تورکیا سەریان هەڵداوە، سیاسەتی حکوومەتەکەی ئێستای وای کردووە کە سیاسەتی دەرەوەشیان لەسەر ئەو بنەمایەدا بڕێژن. ئەگەر ئەو پەیوەندی ئەو بڵین کێشە ناوەچی نەبوایە تورکیا، ئەگەر لەگەر دیوی کوردی لەگەر بزوتنەوەی بڵین کوردی یان لەگەر پەکەکە مشکلەی نەبوایە، لەگەر سۆڤێتیش لەگەر ببوورە رووسیاش چاک نەدەبەوە بە خێرایی. ئەو علاقەیە کە لەگەر ئێران و لەگەر رووسیا و بگرە لەگەر چینی پەیدا کردووە، ئەو گرژیانەی کە لە منتقەی تری سووریا ئەوانە پەیدا کردووە، هەمووی ڕنگدانەوەی کێشە ناوەچیەکانێتی کە ئێستا دەڕژێنە دیوی ئێمە. جا ئەو کێشانە دەمێکە سەریان هەڵداوە و دەمێکیشە ئەو پێکداران و شەڕە بەردەوام بووە هەتا ئەو حەدەی کە پێگەی تورکیای لاواز کردووە لە ناو شانۆی نێودەوڵەتی دیبلۆماسی. بەڵام پێگەی تورکیای بە قووەت کردووە لە ڕووی ئەسکەری و سکیوریتیەوە، لە ڕووی ئاسایشی ئەو منتقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. جا بینەوە سەر پرسیارەکە طبعاً تورکیا ڕقەمێکی یەکجار گرنگە بۆ هەموو هاوکێشەکانی ناوچەکە بۆ چارەسەرکردنی زۆربەی کێشەکان. ڕەنگە خۆشی لە زۆریاندا بووتە سەرچاوی کێشە،
بەڵام لە هەمان کاتدا چارەسەرکردنی کێشە گەورەکان بەبێ تورکیا زۆر زەحمەت دەبێت، چونکە ئەمریکا پێویستی بە شریکێکی نزیک و باش هەیە لە ئاستی تورکیا کە لە جیاتی ئەو زۆر سیاست دابڕێژێ. جا ئەگەر سەیرکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا و ئێران و ئیسرائیل و سعودیە باڵادەستەکەن لە ڕەسمکردنی سیاست کە لەبەو دو ئەمریکا ناتوانانی کەسیان پشتگوێ بخە. بە نسبەتی ئێمەشەوە سیاسەتی ئێران و تورکیا بە دەرەجەیەک تەسیری کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر ژیانی ڕۆژانە و ئاسایشی ئێمە و تیجارەت و اقتصادی ئێمە. هاتنە یاخود دەست بەکاربوونی ئیدارەی نوێی ئەمریکاش پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بە شێوەیەکی باش دەمێننەوە پێچەوانەی ئەو بۆ چوونە گشتەی کە پێی وایە ئیدارەی نوێی ئەمریکا مامەڵێکی توندی دەبێت لەگەڵ تورکیا. ئەو پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا بە ڕەش و سپی نادیترێ، ئاو نییە، گرژی تێدەکەوێت. بەڵام جاران ئەگەر سەردەمی ترامپ گرژی لەگەر هەر وڵاتێک دروست بواە بە هێزی بازوو بە قسەی ڕق عیلاج دەکرا. ئەو ئیدارەی ئەمریکیە دەیە بە دیبلۆماسیەتی ژێربەژێر و لە پەنای پەردەوە علاقەکان چاک بکاتەوە. بەڵام ئیدارەی بایدن وەکو ترامپ نیە، ترامپ علاقەیەکی تایبەتی لەگەر سەرۆک ئەردوگان هەبوو، زۆر جار هەبوو مەسلحەتی وڵاتەکەی خۆشی بە وەلاوە دەنا بۆی ئەو پەیوەندی پارێزێ. بەڵام بایدن وانە. جۆ بایدن ئامادەیە کە گرژیەکان لەگەر قیادەی ئیمڕۆی تورکیا بگاینتەوە ئاستەی کە تورکیا مەجبور بکە سیاسەتەکانی لە سووریا بگۆڕێ، لە عێراق بگۆڕێ، بگرێت لەگەر ئەوروپا بگۆڕێ، لەگەر رووسیا بگۆڕێت، چەک نەکرێت لە رووسیا. بۆیە ئەوە جارە سەرەتایە ئەوەی کە بە چای خۆمان دەیبینین لەو 4 ساڵی داهاتوو دینامیتێکی بڵێن علاقەیەکی پڕ لە ڕووداوی تێدا دەبینین، لە ژێرەوە گرژی زۆریشی تێدا دەبی، بەڵام لەسەرەوە بە دیبلۆماسیەت دەیانەوێ نەیگەینە ئاستی لێکدابڕان. بەڵێ کاریگەریەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ جارێ ئەگەر هاتو ئیدارەی ئەمریکی نیگەرانی خۆی نیشاندا لەوەی کە هێزی تورکیا بێتە ناو عێراق، چونکە ئەمریکا وا دەزانێ ئەو هێزانی دێنە دیوی عێراق شوێنەکە ناسەقانگیرتر دەکەن. وڵاتێک کە خۆی تووشی کێشە و ئەزمە بووە هەندەی دی بۆی زیاد دەکەن. ئەمە ئەمریکا دەمێکەوە ڕێیەتی ڕەنگە مستەقبل ڕێککەوتنێکا لەگەر تورکیا ڕێ بگرێت لەو جۆرە هاتنە ژوورەوە. لە هەمان کات لە دیوی سووریا تورکیا دەیەوێت پاڵ بە سنوورەکانەوە بنێ، ئەمریکا پێدەچی لە ڕووی استراتیجیەوە ڕازی نەبێ و ڕەنگە سنوورێک بۆ لێ دابنێ، بەڵام سنووردانانەکان لە ڕووی عسکریەوە نابی، لە ڕووی اتفاقات دەبی. بگرە و بەردەی تایە ئەمریکا شتێک پێشکەش بە تورکیا دەکات، تورکیاش شتێک پێشکەش دەکات، مفاوزەیەکی وەکو اتفاقاتێک دەکەن، دەگەینە و ڕادەی کە هەردووچیان لە بەرژەوەندیان دابێ واز لەو تەسەڕفاتەی تورکی بێنن. ولا مەسلەی وزە لە دەریای ناوەڕاستیش ئەمە زۆر دیسان دەگەڕێتەوە سەر سیاسەتی ئەمریکاش و تورکیا لە منطقەی باکووری ئەفریقیا لەگەر ئەوروپا. ئیتر لە نەتیجەدا ئێمەش بەشێکین لەو کێشانەی، لەو مفاوەزاتە، لەو اتفاقانەی کە ئەمریکا دەیکات. بەڵام ڕاستەوخۆ ئەمریکا نایبینێت کە ئێمە لەژێر هەڕەشەی تورکیا داینە. ئەمریکا نایبینێت کە ئەو کاری کە تورکیا دەیکا لەگەر هەرێمی کوردستان کارێکی دوژمنکارانەیە، بەڵکو دەرێ ناسەقامگیریە، سەقامگیری منطقە تێک دەدا و بەلێدانی نارەکانی وەکو پەکەکە خەڵکی تر زەرەرمەند دەبن، گرژی دەکەوێتەوە ناوچە. بەلای عێراقەوە بەلای ئەمریکاوە زۆر مهمە عێراق استقرار بکە، حکوومەتەکەی بە قووەت ببی، وەکو دەوڵەت خاوەنی سەروەری بێ. جا هاتنەژوورەوەی تورکیا ئەمە بنکۆڵ دەکات. تەرخانی بکەین بۆ قسەکردن لەبارەی ئەوەی کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەت لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لەم ساڵدا لە عێراق پێتان وایە هەڵبژاردن چی لە دۆخی عێراق و هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ هەڵبژاردننی پێشوەختە ئاسان نییە و ڕەنگە نەقەومێ. سیاسەتمەدارەکان لەبەر پۆپولیزم و لەبەر دەنگدەرەکانیان و لەژێر فشاردا دەم نادەم باس لە مەوعیدێک دەکەن و دوای دەخەن، بەڵام لە ڕاستیدا لە پەنای پەردەکانەوە هیچ ئامادەکاریی ئەوتۆیان نەکردووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن، بگرە کاری واشیان کردووە کە هەڵبژاردن دوا بکەوێت. جا بۆیە ئەمە باگرە و لەسەرەوە نەکەین کە هەڵبژاردننی پێشوەختە دەبێت. هەڵبژاردن ئەلە لەکسەر دەکەوێت ئەو شوێنەی کە بە سروشتی خۆی بووە.
لەو کاتیشدا لەبەرەوەی قانونی هەڵبژاردن گۆڕاوە، منطقەکان تەوزیەکراون بە شکلێکی تر، دینامیەتی علاقات گۆڕاوە، بۆیە جیاواز دەبێت لە ڕابردوو، بەڵام سەورەیەکی تێدا ناقەومێت. ئەو هێزە ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەرێکی لاوازە، کەواتە با بپرسم لە ئەگەری ئەنجام نەدانیدا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەکوێ دەگات؟ بەڵێ بەس بۆ بەڵێ فەقرەی ئەخیری ئەمە ناڵێن ئەنجامدانی انتخابات مستحیلە، بەڵام نیشانەکان وای دەگەینن کە کەسیان نایەنەوێ و ڕەنگە ڕوونەدا، بەس ئەگەر ڕوویدا معنەی ئیرادەیەکی بەقووەتر هەیە لەوێ بۆ ئەوی ڕوو بدا. پرسیارەکەی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هەرێم و بەغدا چۆنت دیتیە هەروە بەردەوام دەبێت؟ دڵنیایی نییە، متمانە نییە لە بینی هەردوولا، هیچ لایەکیان با ئەوەندەی نەکردووە کە بەرامبەرەکەی دڵنیا بکە. دیوی کوردی تا ئێستا با ئەوەندەی نەکردووە لە بەغدا بیسەلمێنێ کە هاوپەیمان و شەریکی و دەسەڵاتە و ئەو عێراق بە عێراقی خۆی زانێ و لە سیستمی بڕیارداندا ئامادەیە وەکو شەریکێک و بەرهێنام کە لە عێراقی داهاتوو و لە دیوەکەی دیەوە هەتا ئێستا بەغدا و بەغداییەکان جنوبیەکان با ئەوەندەیان نەکردووە کە کورد هەست بکە شەریکە لە وڵاتە، واتە کوردیان لە باوەش نەگرتووە کە بیخەنە ناو بەهەشتێکی دموکراسیەت، دڵنیای بدەن بودجەکەی بۆ تەرخانکەن، ناوچەی جێناکۆکی بۆ چارەسەکەن. بەغدا هیچ شتێکی وای نەکردەوە. بۆ حکومەتەشەوە، بە حکومەتە لاوازەکانی عادل مەهدی و کاظمیەوە بەوانی تریشەوە شتێکی وایان پێ نەکراوە کە دیوی کوردی دڵنیا کرد کە ئێمە عێراقیەکی دەرەجەیەکین وەکوان. ئێمە شتێکی وامان نەکرد کە عەرەبەکان یان عێراقیەکان بکەن کە ئێمە بەچاوی ئەوان دەڕوانینە عێراق و عێراقیشی هەمووانە و وڵاتی هەمووانە. ساڵی 2023 و دروستبوونی حکوومەتی نوێ لە عێراق، کورد وەکو یەکێک لە ژمارە گەورە و کاریگەرەکان لە دروستبوونی عێراقی نوێدا ڕۆڵێکی گەورەی هەبوو، بەڵام لە دوای تێپەڕینی چەندین ساڵ ئێستا دۆخی کورد بەو جۆرەیە کە تۆ باسی دەکەیت، بە جۆرێکە کە تەنانەت بۆ دانوستانی ڕاستەقینەش ئامادەنین لەگەڵ کورد دانوستانی ڕاستەقینە بکەن. پێتان وایە هۆکاری ئەم پاشەکشەیە لە پێگەی کورد لە عێراق چییە؟ بێگومان بەشێکی کە پەیوەستە بە سیاساتی خۆمان و ناوماڵی خۆمان و بەو شێوەی کە ئێمە ڕەفتارمان لە بەغدا کردووە، خۆمان دەستی خۆمان زۆر لاواز کردووە لە بەغدا، ئەو ڕۆڵەی مەلیک دروستکەریمان لە دەست داوە. بەشێکی علاقەی بە دینامیەتی سیاست و هێزەکانی عێراقا بەو شێوەی کە ئەوانیش سیادەی عێراقیان لە دەست داوە، بڕیارە لای خۆیان نەماوە، مەساڵحەکان گەورە بوونە، دەوڵەت زەعیف بووە، لە هەموو لایەکەوە هێزی دەرەوەی حکومەت بە قووەت بوونە. ئەمە شتێکی وای کردووە کە سونەکانیش داببڕێن و دوایی داعش بێ، وای کردووە کوردیش زویر بی و بترازێ و بەرەو ڕەفراندۆم بچێ، واشی کردووە کە باشووری عێراقیش خۆی بە عێراقی نەزانێ، بەسڕایەکەوە خواخوای بێ ببتە فیدرالی یان نەجاتی بێ. ئەو کێشانی عێراق ئەمە دوانن ببوورە، ئەمە دوانیان ئەمن ویستم بڵێم کەوا گلەیەکە لە هەموو لایەک دەکرێت، بەس لە هەمان کاتیش فاکتەرێکی ترش ئەو فاکتەری ململانەی هێزە ئیقلیمی و عالەمیەکانە کە کەشێکی ڕەخساندووە کە تێدا دەوڵەت دروستکردن و دەوڵەتداری، نیشتیمانسازی، دەوڵەتسازی زەحمەت بێ، سەروەرکردنی یاسا زەحمەت بێ. بۆیە گلەیەکە لە کەشەکەش دەکرێت، لەو بیئێ دەکرێت کە دروست نەبووە، ئەوجا لە کارکتەرەکان دەکرێت کە یاریکردن تێدا بە کورد و بە سونە و بە شیعە و بە هەمووانی ترەوە. ویستم وانەکەین کە بڵێن تەنها یەک لایەن تۆمەتبارە، هەموو تێدا ئەو کەشەیان دروست کردبوو. کەشەکەش لە هەمویان زاڵترە بەوەی کە نظامی شەرقی ئەوسەد گۆڕاوە بە ڕەفتارەکانی هێزە ئیقلیمیەکان و هێزە دەوڵەتیەکان. باشە، کورد ئێستا تا چەند دەتوانێت کارتی سربەخۆی یاخود کارتی ڕیفراندۆم وەکو کارتێکی فشار بەکاربهێنێت بەرامبەر بە عێراق؟ دەرفەتی ئەوە ماوە؟ لە عێراقی ئێمڕۆدا بەو شێوازی کە دیوی هەرێم ڕەفراندۆمی ئەنجامدا و بە دەرەنجامەکانی کە لێ پەیدا بوو، بە لێکترازانی ناوچی خۆمان و بەو شێوازەی کە هێزە جیهانیەکان و ئیقلیمیەکان سەیریان کرد، شتێکی وایان کرد کە کارتی ڕەفراندۆم ئەو کاریگەری و بەهای نەبینێ کە ئێمە تەسەوڕمان دەکرد. یعنی کارتی ڕەفراندۆم ئێستا لە زۆڵفی ئێمڕۆدا کارتی فشار نییە، بەڵکو شتێکە دۆستەکانیشمان دەیانەوێت جارە لەبیری کەین، نارەکانمان دەیانەوێت لەبیری کەین، ئەوجا بۆ خۆشمان
ئێستا کاتی دەرهێنانی و کارتە نیت هەڕەشەی پێ بکەین یان تهدیدی قابلی پێ بکەین. هەموو کەس دەزانی کارتی ڕەفراندۆم مانایەکی هەبوو، ئەویش ئەوەیە ئیرادەی خەڵکی کوردستان ئەوەیە ئەو عێراقی نایە ئەگەر بێت و نەبێتە بەهەر. هەموو کوردێک حەزی لە سربەخۆیی و ئازادی و مافی خۆی تێ. جا ئەو کارتی ڕەفراندۆمە ئەو بەها بە قووەتەی هەیە کە خەڵک بزانێت کورد داوای سربەخۆی دەکات. بەڵام وەکو کارتی فشار و کارتی یاری سیاسی و ئەمنی و لە بەغدا و بەکاری بینی نەخێر ئەو پێگە یاسایی نییە و ئەو پێگە سیاسی نەماوە و لە زۆر ڕۆوە کوردستان لاوااستر بووە لە جاران. ئێستا بەرگەی هەڕەشەی تەنانەت هێز عێراقیەکانیش ناکا بۆی کە ئەگەر کارتی ڕەفراندۆم بکەی بە کارتێکی فشار دەبێ ئامادەبی بەرەنگاری هەڕەشەش ببیەوە، چونکە نارەکانت استعدادیان هەبووە و سەلماندویانە کە چارەنووست دەخەتەرەوە. تۆش کە لە هەناودا یەک نەبووی، کە لە هەناودا ماڵت تەرتیب نەبوو، هێز ئاسایشەکەت یەک نەبوو، هێزی پێشمەرگەت یەک نەبوو، ئاشتەوایی لە بینی هاوڵاتی و دەسەڵات وجودی نەبوو، تۆ ناتوانانی کارتی ڕەفراندۆم بە سقە و متوانەی هەموو میلەتەوە بەرەو ڕووی نارێکی بکەوە. بۆیە جارێک کارتی ڕەفراندۆم کارتێکی بەقووەت نییە بۆ هەڕەشەکردن، بەڵام کارتێکە لە دڵی ئێمەیە کە ئێمە سەلمانمان کە هەمومان ئەکسەریەتمان دەوڵەتی سەربەخۆمان دەوێ و هەتا ئەو کارتێش ئەو کارتە هەر لە جیرپان. زۆر باشە خولەکم ماوە هەڵبەتە مەوێت تەرخانی کەم بۆ ئەوەی ئەگەر شتێکت ویست بێت بیڵیت و من دەرفەتم نەدابێت فەرموو دوا قسەی خۆت بکە. من سوپاسی ئەوە دەکەم بۆ دەرفەتە، سوپاسی هاوکارانە دەکەم بۆ بادیبوونیان، هیوای سەرفرازی بۆ هەموو لایەک دەخوازم. زۆر زۆر سپاس بەڕێز دکتۆر لاوەر عەلادین سەرۆکی پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە. سپاس بۆ ئەو دەرفەتە. بینەرانی بەڕێز ئێوەش شاد بن، خواتان لەگەڵ بێت.